بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لا تفسير سورة آل عمران قيشتنا آياتي فنجاو سه كآياتي فنجاو سه ركتاو كري آياتكي بيشوية كآياتي بيشو ترقوتمان كاتك كعيسى پیغمبر سلامي خوالي بيت هستي كرت لناو قومەکەیدا لەناو شوێن کەوتوەکانیدا بۆنی بێباوەڕی دێ بۆنی تاوانکاری و خراپەکاری دێ داوای کۆمەکی و یارمەتی کرد لەو کەسانەی کە ئیماندار بوون و شوێن کەوتەی بوون ئەوانەی کە نزیکی عیسا پێغەمبەر بوون و پێیان دەوترا حەواری وتیان ئێمە یارمەتیت دەدەین پشتیوانیت لێ دەکەین بۆ سەرخستنی دینی خوا لەبەرەوەی ئیمانمان هێناوە بەخوا و هەروەها تۆش شاهید بە کە ئێمە لەو کەسانەین کە خۆمان بەدەستەوە داوە بۆ فەرمانەکانی خوا یعنی خوا چیمان پێ بڵێ چ فەرمانێکمان پێ بکە ئەو فەرمانە جێبەجێ دەکەین. دواتر هەر حەواریەکان شوێن کەوتووە تایبەتیەکانی عیسا سەلامی خوای لێبێ و ئەوانەی کە دڵسۆزی عیسا بوون گوتیان ڕەبەنا ئامەننا ئەی پەروەردیگارە ئێمە ئیمانمان هێناوە بما ئەنزەلتە بەو پەیام و شەریعەت و یاسایی کە داد بەزاندۆتە خوار واتەبەعنا الرەسوول و شوێن ئەو پێغەمبەرەش کەوتووین کە عیسایە بڕیارمان داوە شوێن ئەو پێغەمبەرەش کەوین کە عیسایە فەکتوبنا بمان نووسە ئەی خوای پەروەردیگار مع الشاهدین لەگەڵ ئەو کەسانەی کە شاهیدی دەدەن بەچی بە یەکتایی تۆ و هەروەها شاهیدی دەدەن لەسەر پێغەمبەرایەتی عیسا سەلامی خوای لەسەر بێت. ڕەبەنا ئامەننا ئەی پەروەردیگارە ئێمە ئیمانمان هێناوە بە تۆ ڕەبەنا ئامەننا بیما ئەنزەلتە ئەی پەروەردیگارە ئێمە ئیمانمان هێناوە بیما ئەنزەلتە بە هەرچێک کە ناردۆتە خوارێ بە عیسادا بۆ ئێمە واتەبەعنا الرەسوول و شوێن ئەو پێغەمبەرەش کەوتووین کە عیسایە فەکتوبنا ئەی خوایە تۆش بمان نووسە مع الشاهدین لەگەڵ ئەو کەسانەی کە شاهیدی دەدەن لەسەر یەکتایی تۆ و هەروەها شاهیدی دەدەن لەسەر پێغەمبەرایەتی عیسا سەلامی خوای لەسەر بێ. ئەو جار خوا دەفەرمێ وەمەکەڕوو نەخشە و پلانیان دانا جوولەکەکان بۆ کوشتن و لەناوبردنی عیسا بەڵام وەمەکەڕ الله خوای گەورەش نەخشەی دانا پلانی دانا بۆ پاراستن و ڕزگارکردنی عیسا سەلامی خوای لەسەر بێ لە دەستی جوولەکەکان بەڵام کامیان سەردەکەوێ بێگومان نەخشەی جوولەکەکانیش نەخشەیەکی ورد بوو بۆ کوشتن و لەناوبردنی عیسا بەڵام بێگومان نەخشەی خوا بەهێزترە بۆیە خوا دەفەرمێ والله خوا خەیڕ الماکرین باشترین کەسێکە کە نەخشە و پلان دانێ و نەخشە و پلانەکەشی وەکو خۆی سەرکەوێت و جێبەجێیکە. کاتی خۆی جوولەکەکان لە ڕێی کەسێک کە لە عیسا دەچوو وەکو شێوە و هەروەها بەڕواڵەتیش ئیمانی بە عیسا پێغەمبەر هێنابوو سەلامی خوای لێبێ بەڵام خیانەتی لە عیسا کرد. عیسا لە شوێنێک خۆی پەنهاندا بوو لە شوێنێک خۆی وەک دەڵێ شاردە بوویەوە کە دەستی جوولەکەکانی پێنەگا کە لەو کاتەدا تەبان عیسا پشتیوانی کەم و خەڵکی کەم و جوولەکەکان هێز و توانایان زۆرتر بوو ئاسان دەیانتوانی تەبان زەربە لە عیسا دەن و عیسا بکوشن بۆ عیسا سەلامی خوای لەسەر بێت لە شوێنێک خۆی پەنهاندا بوو کە تەنها کەسە نزیکەکانی خۆی دەیانزانی عیسا لەکوێیە. یەک لەو کەسە نزیکانە ناوی یەهودا بووە. یەهودا تەبان شکڵی لە عیسا چووە خیانەتی لە عیسا کردووە چووە خەبەری لێداوە خەبەری بۆ جوولەکەکان بردووە و جوولەکەکان لەگەڵی چوون بۆ لای ئەو شوێنەی کە عیسای تێدایە کاتێک کە دەگەنە ئەو ژوورە ئەو خانووە ئەو جێگایە کە عیسای لێیە ئەوەی کە جاسووسەکەیە و خائینەکەیە و شکڵی لە عیسای دەچێتە ژوورە یەکەم جار جەلادەکانیش بکوژەکانیش بە دوایدا دەڕۆن بەڵام کە جەلادەکان دەچنە ژوورێ تەنها یەک شخصی لێیە ئەوانیش لەبەر ئەوەی هێندە تامەزرۆی کوشتنی عیسای بوون ئەو کەسەی دەکوشن دوای ئەوەی کە دەیکوژن لێیان تێکەڵ دەبێت دەڵێن ئەگەر ئەوەی ئێمە کوشتومانە عیسا بێ
ئەیکوا ئەوەی کە خەبەری بۆ ئێمە هێنا و پێش ئێمە کەوتبوو لەکوێیە و ئەگەر ئەوەی ئێمە کوشتومانە جاسووس و خائینەکە بێ ئەی عیسا بۆ کوێ چووە یان ئەگەر وەلحاصڵ لێیان تێکچوو دواتر بڵاویان کردەوە کە وتیان عیسامان کوشتووە و مەسیحیەکانی شەر بۆ خۆیان ها ئێستاشی لەگەڵدا بێ پێیان وایە کە عیسا لە خاجراوە و لەلایەن جوولەکەکانەوە کوژراوە بەڵام بەبێ گومانی ئەو بۆ چوونانە هیچیان ڕاست نین عیسا نەکوژراوە و نە لە خاچش دراوە بەڵکو خوای پەروەردگار بە نەخشەیەکی ورد لەو کاتە تایبەتیەدا لەو کاتە ناڕەحاتیەدا فریای کەوت بەهۆی مەلایکەت و فریشتەکانەوە بەرزی کردەوە بۆ ئاسمانەکان و ئێستاشی لەگەڵداوێ عیسا هەر لە ئاسمانەکاندا دەژیە و ئێستا نەمردووە وێ خوا دەفەرمێ وەمەکەڕوا وەمەکەڕ الله ئەوان نەخشە و پلانیان دانا بۆ لە ناوبردنی عیسا بەڵام وەمەکەڕ الله خوای گەورەش نەخشە و پلانی دانا بۆ ڕزگارکردنی عیسا والله خەیڕ الماکرین خوای گەورە چاکترین کەسێکە کە بتوانێت نەخشە و پلان دانێ و نەخشە و پلانەکەی خۆشی جێبەجێ بکە ئەوجار إذ قال الله بیر بکەنەوە لەو کاتەی کە گوتی خوا فەرمووی یا عیسا ئەی عیسا ئینی متەوەفیکە بێگومان من تۆ دەمرێنم بەڵام کەی دەدمرێنم ئەو کاتێک کە کاتی مردنت هات ئەوجار وەڕافعوکە ئیلەیە بەرزیشت دەکەمەوە بۆ لای خۆم جا زۆرێک لە مفەسرین دەفەرمون ئەوە تەقدیم و تەئخیری پێکراوە ڕافعەکە لە پێش متەوەفیەکەیە چونکە خوا یەکەم جار بەرزی دەکاتەوە دواتر دەیمرێنێ وایە ئینی ڕافعوکە ومتەوەفیکە ئیلەیە ئینی ڕافعوکە ئیلەیە ومتەوەفیک دەفەرمون خوا پێش و پاشی بە کەلیمەکان کردووە بەرزت دەکەمەوە بۆ لای خۆم پاشان دەدمرێنم هەر کامێکیان بێت طبعاً گرنگ نییە گرنگەوەیە کە دەفەرمێت دەدمرێنم یعنی ئەو کاتێک کە کاتی مردنت هات هەر دەمری وامەزانە نامری ئێستا کە چووی ئاسمانەکان بەڵام وەڕافعوکە ئیلەیە ئێستا بەرزت دەکەمەوە بۆ لای خۆم ئەوجار وجاعل الذين اتبعوك ومطهرك وهروە ڕزگاریشت دەکەم دەشت پارێزم لە دەستی من الذين كفروا لە دەستی ئەوانەی کە بێ باوەڕن چاکەیەکی دیکە کە لەگەڵت دەکەم ئەوەی وجاعل الذين اتبعوك وجاعل دەجێڕم ئەوانەی کە شوێن کەوتەی تۆنە و ئیمانیان بە تۆ هێناوە فوق الذين كفروا لەسەروی بەسەروی ئەوانەدا بەسەر ئەوانەدا کە بێ باوەڕ بوون إلى يوم القيامة تا ڕۆژی دوایی ئەنی کارێک دەکەم چاکەیەکی دیکەت لەگەڵ دەکەم دوای تۆش شوێن کەوتوەکانی تۆ و ئەوانەشی کە ئیمانیان بە تۆ هێناوە جا لە تەفسیری جەلالەیندا دەفەرمێت ئەوانەی کە شوێن عیسا کەوتون ئەو کەسانە بوون کە ئەو کاتی حەواری بوون و بەڕاستی لەگەڵ عیسا پێغەمبەردا بوون و ئەوانەشی کە ئیمانیان بە عیسا هەیە ئێمەین کە وەکو خۆی تەنها مسلمانان ئێستا ئیمانیان بە عیسای هەیە وەک خۆی جوولەکەکان طبعاً هەر ئیمانیان پێ نییە بۆی کە پێغەمبەر بێ و تهمەی زینا و داوێن پیسی نعوذ بالله طبعاً پاڵ دەدەنە لای مەڕیەمە و ئەو ئاەتانەی کە باسی پاک داوێنی مەڕیەمەی دەکەن و ئەوەشی کە لە تەورات و ئینجیلدا باسی کراوە هیچیان قەناعەت پێ نییە و بۆ خۆشتان دەزانن مەسیحیەکان لە ناسینی عیسا پێغەمبەردا بە هەڵەدا چۆن هەیانە دەڵێ خوایە هەیانە دەڵێ یەکێکە لە سێ خواکان هەیانە دەڵێ کوڕی خوایەکە و بۆ چوونانە هیچیان ڕاست نین یعنی دینێک ئاینێک کە وەکو خۆی ئیمانی بە عیسا پێغەمبەر هەبێ تەنها ئیماندارانن بۆیە دەکرێت کە خوا دەفەرمێت ئەوانەی شوێن تۆ کەوتون یعنی ئەوانەی بەڕاستی شوێن تۆ دەکەون و ئیمان بە تۆ دێنن کارێک دەکەم کە هەمیشە لە سەروی ئەو کەسانەوە بن کە بێ باوەڕن هەتا ڕۆژی دوایی ثم پاشان ئیلەیە مەرجعکم هەر بۆ لای منە مەرجع یعنی کات و شوێنی گەڕانەوەی هەمووانتان ئەوەی کە ئیمانی بەخوا هەبێ ئەوەی کە ئیمانی بەخوا نەبێ ئەوەی مسلمان بێ ئەوەی کافر بێ هەمووی وەکو یەک تەوان دەمرێ وەکو یەکیش زیندوو دەبێتەوە وەکو یەکیش دەچێتە بەرامبەر خوا بەڵام کە چوویە بەرامبەر خوا خەڵکێک هەیە ڕووسپی و وەک دەڵێ ڕووز سەربەرزە و ڕووی هەیە لە بەرامبەر خوادا ڕاوەستێ خەڵکێکیش هەیە شەرمەزارە ئەوجا خوا دەفەرمێ فەئەحکوم بەینەکوم دادوەری دەکەم ئەو کات لە نێوانتاندا فيما كنتم فيه تختلفون لەو شتانەی کە ئێوە تێیدا ناکۆکن سەیری ئاەتەکەی کەرەوە إذ قال الله بیرکەنەوە کاتێک خوا گوتی یا عیسا ئەی عیسا ئینی متەوەفیکە بێگومان من تۆ دەمرێنم بەڵام کەی ئەو کاتەی کە کاتی
مردنت هات طبعا لآخر زمان کە دێتەوە سەر زەوی و شەڕ لەگەڵ دەجالدا دەکات و دەجال دەکوژێ لەسەر زەوی طبعا خوای گەورە عیسا دەمرێنێت و وەکو خەڵکی دیکە وەک دڵی ژیانی کۆتایی پێدێ بەڵام ئێستا نەمردووە وەڕافعوکە ئیلەیە بەرزیشت دەکەمەوە ئێستا بۆ لای خۆم بۆ ئاسمانەکان ومطهرك يعني دشت پارێزم ڕزگاریشت دەکەم من الذين كفروا لدەستی ئەوانەی کە بێ باوەڕن کارێک دەکەم بێ باوەڕەکان یعنی جوولەکەکان دەستیان پێت نەگاو نەتوانن هیچت لێ بکەن لەو سەرزەویە ئەو جار وجاعل الذين اتبعوك دەجێڕم ئەوانەی کە شوێن کەوتەی تۆنە و ئیمانیان بە تۆ هێناوە فوق الذين كفروا بەسەر ئەوانەدا کە بێ باوەڕن إلى يوم القيامة هتا روجي دوایی وان بێگومان هەتا قیامەتێ شوێن کەوتوەکانی عیسا سەلامی خۆیان لێ بێ وەکو ژمارە و عەدەد طبعا لە جوولەکەکان زۆرترن جوولەکە کەمینەن و هەروەها ئیماندارانیش ئەگەر ئیمانیان بە عیسا پێغەمبەر هەیە و قەناعەتیان بە پێغەمبەرایەتیەکەی هەیە بە هەمان شێوە طبعا ژمارە و عەدەدیان لە جوولەکەکان زیاترە ئەو بارودۆخ و زروفە وەکو ئیمتیحان و تاقیکردنەوە هێندێک جار جوولەکە وەکو سیاسەت و پشتگیری نێودەوڵەتی وەک دڵی مسلمانان تووشی زەیقەتی و ناڕەحاتی دەکاتنا مسلمانان ئەگەر هەمویان یەک دەنگ و یەک دەست بن و کەم تەرخەمینەکەن ئیمانداران بەس بە هاوارکردن و بە دەنگ هاوارکەن جوولەکان لەسەر زەوی ناهێڵن بەڵام مسلمانان بەداخۆ یعنی بێ هەڵوێستن بێ مەوقیفن و خۆیان دۆڕاندووە لە بەرامبەر جوولەکەدا و زۆریان بوونەتە کلکی جوولەکەی یعنی لە قیامەتێ و لەکن خوای بە جوولەکە حسابن بەڕاستی ئەوانەی پشتگیری جوولەکەی دەکەن و لەگەڵ جوولەکەیدانا با بە ناویش مسلمان بن لەنا مسلمانی حەقیقی هەمیشە خوای گەورە وعدی داوە سەریخا و دەسەڵاتی زیاتر پێ بدە بەسەر جوولەکەکاندا هەندێک جار بەرزی و نزمی دەبێ ئەوە ئیمتحان و تاقیکردنەوەی خوای گەورەیە ثم إلي مرجعكم پاشان بۆ لای منە گەڕانەوەتان و شوێنی گەڕانەوەشتان فأحكم بينكم كجرانەوە لای من دادوەری دەکەم و بڕیار دەردەکەم لە نێوانتاندا فيما كنتم لەو شتانەی کە ئێوە فيه تيدا تختلفون ناکۆک بوون لە قیامەتێ خوای گەورە حکمی خۆی و بڕیاری خۆی و یاسای خۆی بەسەر خەڵکیدا جێبەجێ دەکات تا قیامەتێ خەڵک بۆ چوونی جیاواز و وەک دەڵی بیرکردنەوەی جیاواز و بڕیاری جیاوازی هەیە بەڵام لە قیامەتێ لای خوای گەورە معلوم دەبێ و خوای گەورە بڕیاری دروست بەسەر هەر کەسێکدا دەدا هەر یەکەی بەپێی بیرکردنەوەی خۆ جاخوا دەفەرمێت فأما الذين كفروا ئەوانەی بڕیاری خوا چۆنە فأما الذين كفروا أواني كبباورا فأعذبهم عذابا شديدا في الدنيا والآخرة أو قرار إخوائه فأما الذين أواني كبباور بون فأعذبهم سزان دم قرار بسزان دم بعذابا شديدا بس زاكي طن في الدنيا والآخرة لا دنياش ولا قيامتش وما لهم من ناصر نيب أو كسانش كدبن بباورو بێباوەڕی هەڵدەبژێرن هیچ یارمەتیدەر و هیچ سەرخەرێک بە تایبەت لە قیامەت واضحة فأما الذين كفروا بەڵام ئەوانەی کە بێباوەڕن فأعذبهم سزایان دەدەم بعذابا شديدا بە سزایەکی تند في الدنيا والآخرة لە دنیاش و وە لە دوا ڕۆژش وما لهم ونیە بۆ ئەوان من ناصرین هیچ سەرخەر و هیچ پشتیوانێک جوولەکە ئێستاشی لەگەڵ بێوەرە بەراوردی ئەو مسلمانانە بکە کە ئێستا لە غەزەی دەژیان لەگەڵ ئەوانەی کە ئەو جوولەکانی لە تەل ئەویب دەژیان بڕۆ دڵیان بخوێنەوە کامیان بزانە کامیان زیاتر دەترسێ ئەوان لە ئەو فەڕی ناز و نێعمەتدانە بەڕواڵەت بەڵام چرکەیەک بە سەرۆکەکەشیانەوە لە ژیانی خۆیان ئەمین نین هەمیشە لە قەلەق و لە دڵە ڕاوکێدانە لەبەر ئەو هەموو جەریمە و تاوان و خراپانەی کە کردویانەوە هەر لە دنیادا ئەوەی قیامەت هەر لێی گەڕێ و ئیمانداران بەو هەموو زەحمەتی و برسێتی و ناڕەحەتی کە تێیدان لەبەرەوەی دەزانن بۆ خوا دەژیان و ئەگەر بمرن بۆ خوا دەمرن بەراوردی ئەوانەکە کە لە کۆشکەکاندانە ئەوانەی کە مەیتی منداڵ و وەک دەڵی نزیکەکانی خۆیان بەدەستەوەیە کامیان تەمانینە و ئاسوودەی دڵی زۆرترە بێگومان هەر ئیماندارەکە ئەوانەی کە بێ باوەڕن خوای گەورە قەراری داوە سزایاندا بە سزایەکی تند هەم لە دنیادا هەمیش لە قیامەت وما لهم من ناصرين ونية بو أوانش لدوا روش ولا قيامت إذ يارمتي درو إذ سرخرك وأما الذين آمنوا وعملوا الصالحات بلام أوانيك
ئیمانیان هێناوە و کاری چاکە دەکەن، تەنها ئیمان عەمەلی ساڵح، ئیمان پەیوەندی بە دڵەوە هەیە زۆرتر، قەناعەت و باوەڕبوون بە ئەرکانەکان و قەلەق نەبوون و گومان نەبوون تێیاندا، ئەنجامدانی عەمەلی ساڵحیش بە پێی توانای خۆت و بە پێی دەسەڵاتت خواچت بۆ دەکا فەیوەفیهم پێیان دەگەیەنێتەوە بە تەواوی خوا ئوجوڕەهم پاداشتی کردەوەکانیان. ئەوجار والله لا يحب الظالمين خوای گەورە ستەمکارانی بە هیچ شێوەیەک و بە هیچ جۆرێک خۆش ناوێت. ئەو قەراری خوایە هەرچی ستەمکار بجا ستەمکار ئەوەی کە شەریک بۆ خوا بڕیار دەدا ستەمکارە، ئەو کەسەی گوناهی گەورە دەکا ستەمکارە، ئەوەی گوناهی بچووک زۆر دەکا هەر ستەمکارە، ئەوەی ماڵی خەڵکی دەخوا و دەستدرێژی دەکاتە سەر خوێنی خەڵکی و خوێنی خەڵکی دەڕێژێت، طبعاً ئەوە ستەمکارە. هەرە گەورەکانن بە هەر جۆرێک لە جۆرەکان ستەمکار بووی ستەخوا ستەمکاری خۆش ناوێ. وأما الذين آمنوا بەڵام ئەوانەی کە ئیماندارن و وعملوا الصالحات کاری چاکیان کردووە فەیوەفیهم پێیان دەگەیەنێتەوە و پێیان دەداتەوە ئوجوڕەهم پاداشتەکانیان والله خوا لا يحب خۆشی ناون الظالمين يعني هەرچی ستەمکار بێ. جاخوا لە فەرمێ ذلك ئەوەی کە باسمان کرد کە ئینسانی کافر سزا بدرێ و ئیماندار پاداش بکرێ ئەوەی یاسایەکە نەتلوه عليك من الآيات دەیخوێنینەوە بەسەر تۆدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم من الآيات لەو نیشانە و بەڵگانەی کە ناردومان و دەینێرین بۆت والذکر الحەکیم و هەروەها بەشێکن لەو ئامۆژگاریانەی لەو قورئانەی کە پڕیەتی لە ئامۆژگاری و حکمت و دانایی. ئەوە یاسا و قاعیدەی خوای پەروەردگارە لە کتێبە ئاسمانیەکاندا کەسی کافر دەبێ سزا بدرێ، کەسی ئیماندار دەبێ پاداش بکرێ. ذلك ئەوە یاسایەکە نتلوه عليك من الآيات دەیخوێنینەوە بەسەر تۆدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم من الآيات لەو بەڵگە و نیشانانەی کە بۆت هاتوون والذکر الحەکیم وەلەو ذکر یعنی ئامۆژگاری کە یەکێکە لە صفاتەکانی قورئان کە زۆر جار و لە زۆر شوێن خوای گەورە قورئانی بە ذیکر ناو بردووە، یعنی ئەوەی کە تێیدایەتی بۆ پند لێوەرگرتن و بیر لێکردنەوەیە و الحەکیم بڕیار و یاسا و ڕێساکانی قورئانیش هەمویان پڕیەتی لە دانایی و هەمووی لە جێگای خۆی دای. ئەوجا خوا دەفەرمێ ئین مەثل عیسا بێگومان نمونەی دروستبوونی عیسا عند الله لەکن خوای وەکو چی وایە کە مەثلی ئادەم وەکو دروستبوونی ئادەم وایە. ئادەم خوا چۆن دروستی کرد؟ خەلەقەه من توراب خوای گەورە ئادەمی دروست کرد لەگەڵ سەرەتا وایە گڵەکەی هێنا بوو بە قوڕەکە لیج بوو جواتر ڕەش بوو بۆگەنی کرد ئینجا خوای گەورە بەدەستی خۆی تەوان هەیکەلی ئادەمی دروست کرد و فووی پێدا کرد بەبێ ئەوەی بابی هەبێ بەبێ ئەوەی داکی هەبێ بەبێ ئەوەی پێش ئادەم مەخلوقێکی دیکە دروستکراوێکی دیکە هەبێت لە ئادەم و لە جنسی ئادەم وایە لە نەبوونەوە لە گڵێک کە لەگەڵ ئینساندا ئەو مردووی ئەو زیندویە و ئادەمی دروست کردووە. کەسێک ئیمانی بە دروستبوونی ئادەم هەبێ زۆر ئاسانتر ئیمان بە دروستبوونی عیسای دێنێ. عیسا دایکی هەبوو ئادەم دایکیشی نەبوو. ئین مەثل عیسا بێگومان نمونەی دروستبوونی عیسا عند الله لەکن خوا کە مەثلی ئادەم وەکو دروستبوونی ئادەم وایە. خەلەقەه خوای گەورە ئادەمی دروست کرد من تورابن لەگەڵ هەیکەلەکەی دروست کرد ئەوجار ثم قال پاشان گوتی بە هەیکەلەکە ثم قال پاشان گوتی لەهو بەو هەیکەلە بەو شکڵە کە شکڵی ئادەم بوو بەڵام قوڕ بوو بێڕوح بوو بێجان بوو بەس فەرمووی کون ببە یعنی ببە بە مرۆڤ ببە بە ئادەم ببە بە بەشەر فەیەکون و یەکسەر قوڕەکە گڵەکە بوو بە مرۆڤێکی زیندوو کە بوو بە بابە گەورەی ئادەم و هەموو ئێمەی بەشەر لەویەوە سەرچاوەمان گرتووە. ئەوجا خوا دەفەرمێت الحەق من ربك ڕاستی لەلایەن پەروەردگارتەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ڕاستی ئەوەیە کە خوا دەیڵێ جا خەڵک مەسیحیەکان لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم گوتمان لە عیسادا تێیان پەڕاند بوو و قسەی بێسەرەبەریشیان دەکرد لایەک دەیانگوت خوایە لە لایەک دەیانگوت لە خاز دراوە خوا بێ چۆن دەبێ بمرێ لە لایەک دەیانگوت یەکێکە لە سێ خواکان لە لایەک دەیانگوت کوڕی خوایە هەر یەکەیان بە جۆرێک جوولەکەکانیش لەولایەوە دەیانگوت عیسا لە دایکبوونەکەی جێگای گومانە
وتەنانەت طبعا تهمەی داوێن پیسیشیان بۆ مەڕیەمەی هەڵدەبەست و ناوێکیشیان داتاشی بوو کە دەیانگوت لەو فڵانە کەسە طبعا عیسا لەدایک بوو و عیسا هاتۆتە دنیا. جا خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی ئەوانە هیچیان نەوەی مەسیحیەکان دەڵێن لەسەر عیسا ڕاستە، ناوەی جوولەکەکانیش دەیڵێن الحق من ربك ڕاستی لەلایەن پەروەردیگارتەوەیە فلا تكونن من الممترين تۆ لەو کەسانە نەبی کە دەکەوی یەکگومان و دوودڵی سەبارەت بە لەدایک بوونی عیسا ئەوە یەک و لەبارەی پاکداوێنی و ڕەوشت بەرزی مەڕیەمە سەلامی خوای لەوێ. جا خوای گەورە بە پێغەمبەری فەرموو فمن حاجەکە هەر کەسێک مناقەشەی لەگەڵ کردی فیهی سەبارەت بە لەدایک بوونی عیسا جوولەکەکان زۆر ئینکاریان دەکرد بۆ ئەوەی دمکوتیان کە خوای گەورە ڕێگایەکی بە پێغەمبەر گوت فەرمووی فەمەن حاجەکە هەر کەسێک مناقەشەی کرد لەگەڵت فیهی سەبارەت بە لەدایک بوونی عیسا من بعد ما جاءك من العلم دوای ئەوەی کە هاتووە بۆت من العلم بەشێک لە زانیاری سەبارەت بە لەدایک بوونی عیسا فەقل پێیان بڵێ تعالە وەرن ئەی جوولەکەکان ندعو أبناءنا وأبناءكم إما بانك دكين كركاني خومان إيوش كركاني خوتان بانكن يعني وتشو نوو أو دستان دكوي لخزمو كسكاني خوتان بينن إيمش ديان هينين ونساءنا ونساءكم آفرتكان مان دينين وإيوش آفرتكان تان بينن يعني نيرو ميك إيما ونيرو ميك إيوا بابين لميدان شدا همو بيك وخرب بنوا أوجر وأنفسنا وأنفسكم خوش مانو خوشتان يعني هم منداڵی ئێمە و منداڵی ئێوە ژنەکانی ئێمە و ژنەکانی ئێوە ئەوجار گەورەکان پیاوەکانی ئێمە و پیاوەکانی ئێوە بابێن هەمومان لە دەشتێکیدا کۆ دەبینەوە ثم نبتهل ئەوجار دەپاڕینەوە بەیەکەوە دوعا دەکەین دەڵێن چی فنجعل دەجێڕین لعنة الله لەفرینی خوا على الكاذبين لەسەر درۆزنان هەمومان بەیەکەوە دەڵێن لعنەتی خوا لەو کەسە بێ کە بەسەبارەت بە عیسا درۆ دەکە طبعا جوولەکە لەوەی دەترسان طبعا دەیانزانی درۆیە چونکە پاکداوێنی عیسا سەلامی خوای لەسەر بێت لە تەوراتدا باسکرا بوو عیسا پێش ئەوەی لەدایک ببێ وەکو چۆن پێغەمبەری ئێمە مژدەی هاتنی درابوو مژدەی هاتنی عیساش درابوو و ڕاژگەیەندرا بوو بە پێغەمبەرانی پێشوو بە تایبەتی بە موسا کە عیسا بەو شێوازە لەدایک دەبێت بۆ شێوازێکی تایبەت لەدایک دەبێت و ئەوە دینەکەیتی و ئەوە ئاینەکەیتی بەڵام جوولەکە بۆ ئەوەی خۆیان فەرزکەن و خۆیان سەرخەن و دینی مەسیحیەت کە ئەو کاتە بەهێزتر بوو و بە ژمارەی شوێنکەوتوەکانی زۆرتر بوو بۆ ئەوەی شوێنکەوتوەکانی قەلاقکەن و دوودڵکەن دەهاتەنە قسە بێمەعنانیان دەکرد جا خوای گەورە فەرمووی بەوەی بێدەنگیان کە ئەو نەبتەهیلە یعنی دوعای جەماعی دوعای گشتی بۆیە ها ئینسان کە دوعای دەکا عادەتەن جاری وایە کەسێک زوڵمت لێ دەکا ئینسان لەعنەتی بۆ کەسی دیاریکراو نەنێرێ باشە چونکە جاری وا هەیە کەسەکە ئەگەر بنمونە بوختانت بۆ بکە درۆشت بۆ هەڵبەستێ زوڵمیشت لێ بکە هەندێک جار لەوانەیە بە هەڵە تێگەیشت پێ دیان خۆی پێ حەق بێت وایە بەس کە دوعای بکەی بڵێ لەعنەتی خوا بنمونە لەو کەسانەی لەو کەسەی بێ کە درۆی دەکا وایە ئەو کەسەی کە درۆی لەگەڵ تۆ کردووەیە بۆ تۆ کردووە ئەگەر درۆزن بێ لەعنەتەکەی بەردەکەوێت وەگەر درۆزن نەبێ لەعنەتەکە بەر کەسێکی درۆزن دەکەوێت وایە مەسەن تۆ لە زیاتی بڵێ لەعنەتی خوا لە فڵان کەسی کە زوڵمی لێ کردی بڵێ لەعنەتی خوا لەو کەسانە بێ کە زوڵم دەکەن طبعا هەوانترە هەم یان هەر تاوانێکی دیکە بۆیە ئەوان هاتن يعني پێغەمبەر ویستی فعلا دەڵێن حەسەنی هێنا حوسێنی هێنا فاتیمەی هێنا مەجموعەی خەڵکی هێنا پێغەمبەر لەگەڵ خۆی فەرموودی ئێوەش بێنن کێتان حەز لێ بیهێنن بابەیەکەوە ئەو لەعنەتەی بکەین لە درۆزنی تەون جوولەکەکە ئامادە نەبوون و بۆی دمیان کوت فمن حاجەکە فیه هەر کەسێک مناقەشە و دمەقاڵەی لەگەڵ کردی سەبارەت بە عیسا من بعد ما جاءك من العلم دوای ئەوەی کە بۆت هاتووە بەشێک لە زانست و زانیاری سەبارەت بە عیسا فقل بڵێ تعالەو وەرن ندعو ئەبناءنا بابان کەین کوڕەکانمان و ئەبناءەکەم کوڕەکانتان ونساءنا ئافرەتەکانمان ونساءەکم ئافرەتەکانتان وأنفسنا خۆشمان بین وأنفسكم خۆشتان وەرن ثم نبتهل ئەوجار با بەیەکەوە بپارڕینەوە فنجعل لعنة الله بڵێن نەفرینی خوا با نەفرینی خوا داوا بکەین على الكاذبين بەسەر ئەو کەسانەدا کە درۆزن
صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.